شارەدەی سیدەکان یەکێکە لەو شارۆچکانەی هەرێمی کوردستان کەوا کوردستان و ئێران و تورکیا بەیەک دەبەستێتەوە. ئەمە شای کردووە ناوچەکە گرنگیەکی تایبەتی هەبێت لە ڕووی بازرگانیەوە، بەڵام بەهۆی ئەوەی تاوەکو ئێستا مەرزی چێلەشین لە ناوچەکە بە فەرمی نەکراوەتەوە، هاوڵاتیانی ناوچەکە نەیانتوانیوە سوود لە مەرزە وەرگرن. هاوڵاتیانی شارۆچکەکەش داوای کردنەوەی مەرزەکە دەکەن. ئێمە خەڵکی سیدەکان داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان مەرزی چێلەشینمان لەو کەتۆلەوەی گەلێک گەنجی بێ ئیشمان هەیە، هەتا بازاڕەکەشمان ڕاوەستایە، هات چۆشی زۆرە کرد بەینامەوە ئیرانی لەوەی ئەشیا ئیرانی بێتە ئێرە ئیرانی داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە خەڵکەشی زۆر لێرە لەو مەرزەی مستەفید ببی. هاوڵاتیانی دەڤەری برادۆز پێیان وایە کردنەوەی مەرزی نێودەوڵەتی چێلەشین زموزۆڵی بازرگانی دەخاتە ناوچەکە و تا ڕادەیەک دەبێتە هۆی نەهێشتنی بێکاری لە ناو گەنجانی ناوچەکەدا. هەتا ئێستا ئەو خەڵکەی لە سیدەکەن حدود چێلەشینی هەیە کە پێیاڵێن حدودی چێلەشین، هەتا ئێستا هیچ ئیستیفادەیەک نەکردووە. داوا لە حکوومەت ئەکەین گرنگی بۆ حدودە بدەت، چونکە شوێنێکی زۆر ستاتیزی لەبەر ئەوەی گەنج و خەڵکی ئێرە هیچ ئیسفادێکی لێ نەکردە، پێویستە ئەو حدودەمان بۆ بکاتەوە. گەنجانی ئێستا گەنجێکی زۆر تەخەڕوجی کردە، هەتا ئێستا یعنی خۆتان نەزان دامەزاندنیە لای حکوومەت، هەمووی بێ ئیش و بێکارن. حدودەکەش زۆر گرنگە، خەڵکی تر سوود لێ ئەبینن بە قاچاغی، دەڵێ قاچاغیش بۆ بزانم هیچ ئیسفادێکی نییە بۆ خەڵکی ئێرە. بەڕێوەبەری شارەدەی سیدەکانیش هۆکاری نەکردنەوەی مەرزی نێودەوڵەتی چێلەشین لە شارەدەی سیدەکان لە نێوان کوردستان و ئێراندا گەڕێنێتەوە بۆ بوونی سەختی و نالەباری ڕێگاکە و بارودۆخی خراپی ئەمنی و بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان و هێزەکانی حزبی دێموکراتی کوردستانی ئێران و مەترسی بەردەوامی فڕۆکە جەنگیەکانی تورکیا و تۆپخانەکانی ئێران بۆ هێڕشکردنە سەر ناوچەکە. کردنەوەی مەرزی چێلەشین لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لە هەدەفە ئەستراتیژیەکانمان بۆ پێیکە نزیکەی 40 کیلۆمەتری هەوایی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران هاوسنوورین لەم ناوچەیەدا. ئەمە ماوەیەشی زۆرە پێی بەسەرخاڵین بە شێوەی فەرمی و نافەرمی لە هەوڵداینە، بەڵام کۆمەڵە هۆکارێک و فاکتەرێکەنەکە بوونەتە بەربەس. ئەمانش بریتی بوونە لە ڕەوشی نالەباری ئەمنی لە ناوچەکە، هەروەها دژواری و سەختی ڕێگەوبانەکان کە لەو ناوچەیە بەم شێوەیە. هیوادارین لە داهاتوێکی نزیکدا بتوانین کە ئەم کارە سەر بگرێت و بێگومان ئەمەش قازانجێکی زۆری ئابووری بە ناوچەکە ئەگەیەنێت. شارەدەی سیدەکەن سەر بە قەزای سۆرانە لە پارێزگای هەولێر و بە گەورەترین شارەدەی ناوچەکە دادەنرێت و بە درێژای 40 کیلۆمەتر لە نێوان کوردستان و وڵاتی ئێران هاوسنوورە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، شارەدەی سیدەکان.